بێگومان زۆرن ئەو کەسانەی کە لە وڵاتی خۆیان ناژین و سەردانی هەر وڵاتێک بکەن یاخود بیانەوێت نیشتە جێبن لە وڵاتە پێویستە کات یەکەم شێت کە گرنگی پێبن و هەروە فێری ببن زمانە و لە وڵاتانی پێشکەوتوو بێگومان ئەبینین کە چەندین کورسی تایبەت و چەندین بابەتی تایبەت بەم کارە هەیە یاخود ئەو کەسانی کە سەردان ئەکەن و کەسانی کە نیشتە جێبن لە وڵاتەکە بە شێوازێکی جیاوازتر ئەتوانن کە فێری زمانی ئەو وڵاتە بن بە خۆشحاڵیەوە لە هەرێمی کوردستانیش لە ئێستا و بەتایبەتیش لە نێو شاری سلێمانیە کە زانکۆی سلێمانی بەڕێوەبەرایەتی سەنتەری زمان و کولتور باوکاری بەشی کوردی کە لە نێو کۆلێژی زمانە لە ئێستا کتێبی شارێ بۆ فەربوونی زمانی کوردی کە کتێبێکی فێرکاریە ئەم کتێبە بێگومان لەلایەن چەندین کەسانی پسپۆڕ و شارەزاوە بە بڵێن نووسراوەتەوە و بۆ ئەو کەسانن کە کوردنین یاخۆ زمانی کوردی بە باشی نازان ئەتوانن لە ڕێی چەندین کورسەوە ئەم کتێبە بەکاربن و بتوانن بە شێوازێکی زۆر باش و بە زمانێکی پاراوی کوردی قسە بکەن گفتوگۆ کەم لەسەر کتێبەکە هەروەها مەراسیمی بڵاوکردنەوەی کتێبەکە لەگە زۆربارە دکتۆر زانا مەحموود کە بەڕێزیان مامۆستای زانکۆن و میوانی کورسات مەگەزینن دکتۆر زانا سڵاو لێبێ زۆر بەخێر بێ. سڵاو لە ئێوەش زۆر سپاس بۆ تۆ. پێشەکێکەکەم بزانم باشوت زۆر بۆ کەسانن کە ئەیانەوێت کە هێنە کوردستان و فێری زمانی کوردی بن خۆ بیرۆکەکەی لە چێوە هات دکتۆر؟ زۆر سپاس سەرتا زۆر سپاس بۆم دەرفەتا بەڕاستی ئەمڕۆ لە مەراسیمێکی تایبەتدا لە زانکۆی سلێمانی دوو کاری زۆر ناوازە و تایبەت ڕاگەیەنرا ئەویش ناساندنی کتێبی شارەیە بۆ فێربوونی زمانی کوردی بۆ ئاخێوەرانی بیانی هەروەها ڕاگەیاندنی خولەکانی فێربوونی زمانی کوردی ئێمە لە سنتەری زمان و کولتور هەر لەسەر دەست بەکاربوونمانەوە زۆر زۆر گرنگیمان ناوە بە سەرجەم زمانەکانی تر بەڵام گرنگیدان بە زمانی کوردی ڕاستی ئەرکێکی هەمیشەییمانە و کارێک بووە زۆر زۆر کارمان لەسەر کردو بەجددی بۆی بتوانین پرۆژەیەکی جیاواز پێشکەشکەین. ئەم کتێبە بیرۆکەیە گەڕێتەوە بۆ ساڵی 2015 کە گەڵاڵە کراوە لەلایەن سنتەری زمان و کولتور لەگەڵ کۆلێژی زمان لیژنێکی پسپۆڕ هەستاون بە دیزاینکردن و دانانی ئەم کتێبە بە شێوازێکی کوردیانە یعنی ئەمە تەنها کتێبێک نییە بڵین لەسەر شێوازی وڵاتێکی تر یا زمانێکی تر داڕێژرابێ بەڵکو ئاوێزانە بە کولتور و هەموو ئەو بابەتە گرنگانەی کۆمەڵگای کوردەواری بڵین لە ناواخنی ئەم کتێبەیە هەیە ئەم کتێبە بۆ ئەوەیە کە لە ڕێگەی کۆرسێکەوە بوترێتەوە بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێت فێری زمانی کوردی بن. دکتۆر ئەوەی کەسێک ناوەڕۆکی کتێبەکەم کرد کتێبەکە تەنها لە ڕێی با بڵین پیتەکان و وشەکانەوە نییە بەڵکو لە ڕێگەی وێنەشەوە کێن ئەو کەسانی کە ئەم کتێبیان با بڵێم نووسیەوە. لجنێکی پسپۆڕ بەسەر پرشتی پرۆفیسۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆرە شیلان عومەر حسێن هەروەها ئەندامەتی مامۆستا شۆخان عەزیز مامۆستا باخان ئەحمەد مامۆستا ساکار مامۆستا بێستون عارف هەروەها مامۆستا بێستون ئەبوبەکر بە تقریبا بەنزیکی 2 ساڵ و نیو ئیشان لەسەر ئەم کتێبە کردووە. ئەم کتێبە بەڕاستی دەست پێ کە بێت پێگاتوە لە 8 بەش CD لەگەڵا کە بەشی دەنگی تایە بۆ هەموو کارامەیەکان یعنی گرنگی بە نووسی نەدات گرنگی بە قسەکردن نەدات گرنگی بە خوێندنەوە ئەدات بۆ سەرجەم کایەکان بڵێن دانراوە. باشە زۆر کاتەیە بە بڵێن هەوێنی هەر کارێکی ئەدەبی بێت یا خۆت کارێکی لەم شەوەیە با بڵێم کە گرنگە کارێکی کتێبە زۆر کاتەیە گرفتێک وا کات کە ئەو بابەتە بەڵێن بەرهەم بهێنرێت گرفتێک کە بووە یاخود کەسێکی بیانی بیرۆکەکەی دروست کرد بێت لە کوردستان بێت یاخود لە سلێمانی بێت زمانی کوردی نەزانێت یاخود خوێندنەوە نووسی نەزانێت و داوای کرد بێت هەر توانین لەو واقعەوە دەست پێ بکەین کە هەر کەسمانە چێتە ڕێستۆرانتێک لە ئێستەیە خەڵکانێکی زۆری ئەوانەی کە بە زمانی کوردی قسە ناکەن لە ڕێستۆرانتەکانن کە ڕۆژانە هەمومان ئیشمان پێیەکەوێت لەبەرەوە بەڕاستی زەرورە بناغی زمانی کوردی شارەزا بن ئەمە بۆ هەموو پیشەکانی کەش ڕاستە ڕەنگە پزیشکێکیش هەمان گرنگ بێت کە زمانی ئەو نەخۆشانە بزانێت کە قسەی پێکاتەر و هەبوو ئەندازیارێک بۆ سەرجەم پیشەوەران خۆشبەختانە ئێستا بڕیارێک هەیە لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە کە ئەو بەڕێزانەی ئەیانەوێت ئیش بکەن لە کوردستان پێویستە بناغی زمانی کوردی بزان بۆ ئێمە بە خۆشحاڵیەوە دەرگامان واڵایە
خولیان بۆ بکەینەوە خولی ئۆنلاینیان بۆ بکەین بۆی عزت نکێشن توانن هەر لە ماڵەوە لە هەر وڵاتێک بن لە هەر شوێنێک بن توانن خۆیان ڕێجستەرکەن و ناونووسین بکەن و توان خولەکە ببین لەو کاتێک کە بۆیانە گونجێت. باشە دکتۆر بابەتێک تر لەلام پرسیارە ئەویش ئایا تەنها بۆ کەسانەیە کێنە بڵێن هەرێمی کوردستان زۆر خێزان هەن کە کوردن و لە دەروی وڵات بڵێ مناڵەکانیان لە جایک ئەبن و لەوێ پەروەرزە ئەبن و گەورابن زۆر کاتەیە گرفتی زمانی کوردی بۆ مناڵەکان دروستە بێم لە ڕووی قسەکردن لە ڕووی نووسین و بە بڵێن خوێندنەوەشەوە ئایا ئەم بیرۆکە خوڵم ئەم کتێبە ئەم خولانی کە ئێوە بە شێوەی ئۆنلاینێکینەوە ئەو دایک و باوکانە دەتوانن سوودی لەوە بگرن بەدڵنیاییەوە ئێمەیەکێک لەو شتانێکە کارمان زۆر لەسەر کردووە ئەو خولانێک کە ئەوترێتەوە ئەو مامۆستا بەڕێزە پێویستە لانی کەم زمانێکی تریش بزانێت یعنی ئینگلیزی ئەزانێت یان عەرەبی ئەزانێت یا زمانێکی تر بۆی بتوانێت بە ئاسانی پەیوەندی لەگەڵ ئەو کەسانەیە بگرێت کە ئەتوانن خوازارن فێر بن بۆیە کردومانە بۆ ئۆنلاین بۆی هیچ سنوورێک نەبێت یعنی بتوانین هەر کەس خوازیارە لە هەر وڵاتێکەوە بتوانێت بەشدار بێت لەبەرەوە بەدڵنیاییەوە ئەمە یەکەم پرۆژەیە وەکوتم پرۆژەی تری بەدوایەت کە ئەمانەوێت کتێبێک بەڕاستی فێری زمانی کوردی بکە بە زمانی تر بوونە بە فارسی شەرحکرابێ یا بە ئینگلیزی شەرحکرابێ شەرحەکەی ئەوە بێ و ئەو کەسانی کە بۆ نمونە ئینگلیزی زمانن ئەیانەوێت کوردی فێر بن یان تورکی زمانن ئەیانەوێت کوردی فێر بێت هاوپێچێکی لەگەڵابێت بۆ شێوازە بتوانن بۆ قۆناغی جیاواز بەڕێزبەندی فێری زمانەکەەوە بن تا چەند گرنگە ئەم کتێبە یاخود بڵێن فێربوونی کتێبەکە ببێت بە مەرج بۆ ئەو کەسانی کە غەیرە کوردن وایە نە هەرێمی کوردستانەوە و بۆ کارکردن بێت یاخود بۆ هەر بابەتێکی تر ئەمە بەشێکە لە پرۆژێکی گەورەتر کە ئێستا کاری لەسەرەکەن لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵایە ئەو بەڕێزانی کە پێشکەشەکەن بۆ خولانە پێویستە تاقیکردنەوەیەکی ئاست بکەن بۆی بزانین چه ئاستێکن جەناب دەزانی کەسی وا هەیە ڕەنگە بیگنەر بێ سەرەتا بێ ئاستی سەرەتایی بێ ڕەنگە نتوانێت لەگەڵ کەسێکی ترەکە لە ئاستی مام ناوەندە خۆل ببینێت لەبەرەوە یەکەم هەنگاومان ئەو تاقیکردنەوەیە کە ئێستا ئیشمان لەسەر کردو و بڵێن ئەتوانین جێبەجێکین لە ئایندێکی نزیکە لە پاش ئەوە دوای ئەوەی کاخێتە ئەو ئاستی کە پێویستە بەدڵنیاییەوە هاوکارێکی زۆرەکرێ ئێمە ئەمانەوێت بەشێکی ئەم پرۆژەیە کارێکی بێت تێکەڵی کولتوری کوردی و بڵێ کۆمەلگای کوردی ببن لەبەرەوە ئەو بەڕێزانە ئەگەر لە ناو کوردستانە بن ئەتوانین کۆیان کەینەوە لە کاتێکا لە شوێنێکە بۆی بتوانن واقعی ڕێنوێنیان بکەین ڕێگایان نیشان بین بووی کە بتوانن چۆن زمانەکە لە ناو کۆمەلگایە بەکاربێنن تەنها بیرۆکەکان و کتێبەکە خراونەتەڕ و یاخود کار بۆ ئەوە کراوە کە ئەو کەسانی ئایانوێ فێری زمانی کوردی ببن یاخود گرنگە فێری زمانی کوردی ببن بە بڵێن ئاگادار کراونەتەوە یاخود بە جۆرێک لە جۆرەکان بەڵێ دەستخۆش ئەمڕۆ هەر ئەمڕۆ لەگەڵ ئەوەی کە کتێبەکەمان بە فەرمی ڕاگەیاند بەستەرێکمان ڕاگەیاندوە کە دواتر بڵاوی ئەەکەینەوە بە شێوەی ئۆنلاین ئەتوانن ناوتۆمار بکەن خولەکانمان لە نزیکترین کاتا دەست پێەکە لەبەرەوە ئەمە بڵێن دەست پێکە کە خولەکانمان لە ئایندێکی نزیکە بۆ سەرجەم چین و توێژەکان بەردەسە بێ بە شێوازی ئۆنلاین بە شێوازی ناو کلاسیش ئەوانێ زۆر برنسە و بینەرانی سێری ئەماکەن هەندێکیان بە بڵێن لە نێو بەڵێن ماڵانی تر بن یاخود ئێستا بتوان بینەری پرۆگرامەکە بن و زانیاری لە بەڕێزیش دووەرگرن دکتۆر چۆن ئەتوانن پەیوەندی بە ئێوە بکەن ئەو کەسانە کە غەیرە کوردن بەڵێ ئێمە لە ڕێگەی وەبسایتی زانکۆی سلێمانی لینکی خۆمان هەیە سنتەری زمان و کولتور کە سنتەرێکی چالاکە ئەتوانین ئەو لینکە بڵاوکەینەوە و ئەو بەڕێزانتوان لەو ڕێگەەوە پەیوەندیمان پێوە بگرن زۆر باشە بڵین دروستکردن و بیرۆکەی ئەم کتێبە بێگومان لەلایەن 6 لە پرۆفیسۆرانی بەشی کوردی لە نێو کۆلێژی زمانە دانڕشتێتەوە دکتۆر سەرچاوەکانی لەکوێ خۆیان گرت و ئەم کتێبە و تا چەند بە بڵێن بە شێوەیەکی ئاسانکاری یاخود بڵێم ئاسان چکە زۆر کاتێمە وەکو پۆلیەکی سەرەتایی وایە کە دەست پێکەیتەوە زۆر جارێک گرفت دروستەکات لەوانەیە هەندێک کات هەندێک بابەت قورس بێت چونکە ئێمە خۆشمان کە فێری زمانی دووەم و سێم ئەبین بێگومان هەندێک پوشە و هەندێک بابەتەیە گرفتە بێ بۆمان تا چەند ئاسانکاری کراوە بۆ ئەم بابەتانە لە نێو کتێبەکە بەڵێ بەدڵنیایی وەسود لە سەرچاوە ئینگلیزیەکان و فارسیەکان و تورکیەکان و ئەو کتێبانەی کە بۆ فێربوونی ئەو زمانانە دانراون بەدڵنیایی و هەمویان سوودیان
لێ وەرگیراوە و لەناو کتێبەکەش ئاماژە بەسەر چاوەکان کراوە بەدڵنیاویەوە هەوڵمانداوە بە ئاسانترین شێوە ئەو لیژنە بەڕێزە بە ئاسانترین شێوە پەیامەکان بگەێنن بەڵام ئەم کتێبە بۆ چەند ئاستێکی جیاوازە یعنی ڕەنگە بڵێن بەکارێنەرێکی سەرەتایی هەندێک بابەتی هەبێ قورس بێ بۆ لای چووکە بڵێن هەموو ئاستەکانی لە خۆ گرتووە بەدڵنیاوی پێویستی بە ڕێنیشاندەری هەیە کە ئەو مامۆستا بەڕێزەی کەوانەکە ئەڵێتەوە ئاسانکاری زیاتری بۆ بکات. بگومان ئەم کتێبە خۆی لە خۆی هەر گرنگی زۆرە بەس حەزم کردم بۆ چی ناوی شاڕەیە. بەڵێ دەست خۆش شاڕێ دامەناوە بۆ ئەوەی کە ببێ بە شاڕەی فێربوونی زمانی کوردی دەستپێکێکە بۆ ئەوەی ڕێگای فێربوونی زمانی کوردی بکاتەوە کە چەندین پرۆژەی تری بەدووا بێت شەڵا ئەو شاڕەیە بەردەوامە بێ بە شێوازی جیاواز هەر ناوەکەشی لێەوە هاتوو ویسمان شاڕەیەک بکەینەوە بۆ فێربوونی زمانی کوردی. زۆر باشە لێستا سنتەری زمان و کللتور پرۆژەی تری چی ئەبێت بۆ خزمەتکردن بە بڵین بە زمانی کوردی. بەڵێ بە خۆشحاڵی و ماوەی ساڵی پێشوو ڕێگەی لیژنەیەکی پسپۆرەوە کە حتممە نەم بەڕێزانشی تایە کارمان کردووە بۆ دانانی تاقیکردنەوەیکی ستاندارد زمانی کوردی بۆ بەڕێزانەی کەیەن یەنە ناو کوردستانەوە یان لێرە یانەوەی کار بکەن ئەو تاقیکردنەوەی ئەنجام بن ئێستا لە قۆناغی زۆر پێشکەوتوایە کە شەڵا ئەو تاقیکردنەوەیە کە بەردەست بوو وەکو تاقیکردنەوەی تۆفڵ یان IELTS ئینگلیزی چۆن بڵێن بە نێودەوڵەتی کراوە ئێمەش هەنگاوێکمان ناوە بۆی کە بتوانین ئەو تاقیکردنەوەیە لەسەر ئاستی کوردستان ئەنجام بین ئەوش هەر تەواوکاری ئەم پرۆژەیە ئەبێ چەندین کاری تریشمان لە پێشە بۆ خزمەتکردی زمانی کوردی ئێمە ئەرکی بەردەواممانەکە چاومان لە زمانەکەی خۆمان بێ بەڕاستی لەبەرەوە لێرە ناوەستی نەمە دەست پێکە بێت. ڕکمانێکێک لەو بابەتانەی کە گرنگە ئەوەیە کە هەر کەس بێتە وڵاتەکەت گرنگە کە فێری زمانی تۆ ببێت وەکو چۆن بڵین ئێمە چینە هەر وڵاتێک ترۆ گرنگە بەو زمانی تر قسە بکەین لە بەروی لێمان تێناگەن بۆی بکمانەوە هەنگاوێکی زۆر باشە بوونی ئەم سیدیە تا چەند ئاسانکاری ئەبێت بۆ فێرخوازان و بەتایبەتیش بۆ کەسانی کەیانەوێت لە ڕێی کتێبی شاڕێەوە بە شێوازێکی ئاسانتر و خێراتر فێری زمانی کوردی ببن. بەڵێ ئەتوان بڵێن بە خۆشحاڵی و ئەو سیدیە یەکەم جارە شێوازی فۆنەتیکی زمانی کوردی و خوێندنەوەی ئەلفەبێتی زمانی کوردی بەوە دەست پێکات کە ئەلفوبای زمانی کوردی چۆن ئەخوێنرێتەوە و پاشان چۆن لێک ئەدرێت چۆن وشەی لێ دروست دەکرێت چۆن وشەکان لێک ئەدرێن ڕستە دروست دەکرێت ڕستەکان لێک ئەدرێن پاراگرافی لێ دروست دەکرێت ئەوانە هەمووی تایە شێوازی خوێندنەوەکەی بە شێوازی کراوە کە ئاسان بێ بۆ ئەو فێرخوازانە گرنگی زیاتر سیدیەکە زیاتر بۆ لایەنی گوێگرتنە و بەڕێزانە کە یانەوەی فێربن حتمما بەڕێستەزانی کە گوێگرتن هەنگاوی یەکەمە بۆی کە فێری زمانێک ببی لەبەرەوە کار ئاسانی زۆر کراوە چەندین چالاکی تایە کە لەناو کتێبەکەش هەیە و لەسەر سیدیەکەش هەیە. سوپاس بۆ بەڕێز دکتۆر زانە مەحموود مامۆستایی زانکۆ کە ئەمێوارەیە گفتوگۆمان کرد لەسەر کتێبی شاڕێ بۆ فێربوونی زمانی کوردی. دووبارە بەخێر بێت دکتۆر. سپاس بۆ سپاس بۆ تۆ.